زنجیرە سەردانەکانی شاندی باڵای ڕیفراندۆم لە بەغدا ئەم جاریان لەگەڵ پارتی ئاژبوونەوەی نیشتیمانی کەسەر بایەت عەلاویە سازرا. دەستپێکی کۆبوونەوەکەش ڕیفراندۆم بوو. پاش دوو کاژێر لە گفتوگۆی پڕ هەردوو لە کۆنگرێکی ڕۆژنامەوانیان بەست. اللي يهمنا بأنه يبقى إقليم كردستان جزء لا يتجزأ من بەلای ئێمەوە گرینگە هەرێمی کوردستان پارچێکی دانەبراو بێ لە عێراق، بەڵام ئەوەش ڕاستە کە دەستور مافی سربەخۆی ڕاپرسی داوە، ئەمەش دەبێت لە ژێر سایی یاسا و دەستور بێت. خلال هذا اللقاء لەم دیدارەماندا برایان پشتیوانی خۆیان بۆ هەرێم لەبارەی گفتوگو بۆ چۆنەکان و داواکاریەکان لە پێناوی هەرێم و دیموکراسیدا دووپات کردەوە. قۆناغی دووەمی شاندیەی ڕیفراندۆم سەردانی بەرەی تروکمانی کرد و پاش کۆبوونەوەیەکی درێژ کۆنگرێکی تریان بەست و لەم کۆنگرەیە بەرەی تروکمانی ناڕزایی خۆیان بەرامبەر بە گشتپرسی لە ناوچەکانی دەرەوەی هەرێم دەربڕی و لایەنە کوردستانیەکانیش جەختیان لەم گشتپرسیە کرد کە لە کاتی خۆی ئەنجام بدرێت. هەڵوێستمان سەبارەت بە گشتپرسی دەربڕی و بەتایبەتی لە ناوچەکانی دەرەوەی هەرێمی کوردستان و ناڕزای خۆشمان سەبارەت بەم بابەتە دەربڕی، بەڵام هیوادارین کە ئامانجی ئەرێنی لەم سەردانی شاندی هەرێم بۆ بەغدا هەبێت. لە گفتوگۆیەکانماندا باسی دواخستن نەکراوە و لەم کاتەشدا هیچ بەدیلێک بۆ ڕاپرسی نییە و لەسەر گفتوگۆکانیش بەردەوامی. مەبەستی کۆبوونەوەکانی شاندی باڵایی ڕیفراندۆم لە بەغدا کە گشتپرسی بۆ هەموو لایەنە سیاسی و حکوومیەکان ڕاگەێنن و بە دایلۆک کێشە هەڵواستراوەکان چارەسەر بکەن. لە بەغداوە نزار عەبدوڵڵا، دەنگی ئەمریکا.